إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. بردوام لجيانا أجين كجيان اشتيايا جياي روجان ديتو أروا هفتكان ديتو أرون مانغكان ديتو أروا صالانش ديتو أروا. ئێمە لەناو ئەم دەورەی حیاتە ئەژین. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم هەر کاتێ سەرەتای مانگێکی تازە بەهاتایە بەسەرا پێغەمبەری خۆشەویست ئەی فەرموو خودایە ئەم مانگەشە بەخێر و بە ئەمن و ئاسایش و ئیمانەوە بهێنە بەسەرمانە، بە سەلامەت و بە ئیسلامەوە بهێنە بەسەرمانە. پەروەردگاری ئێمە و پەروەردگاری تۆ ئەی مانگ خوای پەروەردگارە، ئینشاء الله ئەبێ بە مانگی خێر و بەرەکەت. وخوای تعالایش لە قورئانە ئەفەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم پرسیارت لێ ئەکەن دەربارەی مانگ کە ئەم مانگە دێت و ئەڕوا، تۆش پیان بڵێ ئەوە خوای تعالی بۆیە دروستی کردووە، حکمەتی گەورە لەسەر ئەوەیە کەوا خەڵک میقات و وەقتەکان بزانن لەگەڵ کاتەکانی حەج و ڕۆژ و عیبادەتەکانیانە. بەڵام ئەم مانگەی کە دێت بەسەرا جیاوازە، تامێکی تایبەتی هەیە خۆشەویستەکانم، چونکە پاش دوو ڕۆژی کە ئینشاء الله ساڵی تازەی کۆچی دێت بەسەرا. ساڵی تازەی کۆچی واتە ساڵی ئەبێ بە ئێستا هاین لە ساڵی 1437 ئەو کاتە دوای دوو ڕۆژی کە ئەبێ بە ساڵی 1438 کۆچی. ئەم ساڵی کۆچیە طبعاً ئەمە ساڵی ئەسڵی ئێمەیە، ساڵی مسلمانانە، ساڵی ئیسلامە. لە سەردەمی پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم ساڵ کاری پێ نەئەکرا، هەروەها لە سەردەمی خلافەتی عومەری کوڕی خەتابە خوای تعالی لێیان ڕازی بێت، لە سەردەمی خلافەتی ئەبوو بەکرا پاشان 3 ساڵیش لە زمانی ئیمامی عومەریش یعنی عەمەلی پێ نەئەکرا. پاشان ئیمامی عومەر کاتێک نووسراوێکی ئەنووسا بۆ والیەکانی لە وڵاتەکان، ئەوانیش ئەیانوت نازانین ئەمە تاریخەکەی کێ، یعنی ئەمەی کە تۆ ناردووتە نازانین بۆ کێ و کەی ناردووتە. بۆیە ئیمامی عومەر سەحابەکانی پێغەمبەری کۆ کردەوە و پرسوڕای پێکردن کەوا چی بکەین بۆ دانانی مێژوویەک، تاریخێک، ساڵێک هەبێ کە ئینسان لەسەری بڕوا، چی بکەین؟ ئەوانی شوتیان کۆمەڵێکیان وتیان با لەسەر تاریخی فارسەکان بچین. ئەو کاتە فارسەکان دەوڵەتی فارس تاریخیان وا بۆ هەر کاتێ پیاوێکی گەورەیان بمردایە ئەیان کردە سەرەتای ساڵی خۆیان یان سەرەتای تاریخی خۆیان. ئیمامی عومەر ئەوەی بەدڵ نەبوو، پاشان کۆمەڵێکیان وتیان با لەسەر تاریخی ڕۆمەکان بچین کە ئێستا پێ ئەوترێت 2016 لەسەر ئەم تاریخە بچین. ئیمامی عومەر ئەویشی پێخۆش نەبوو، فەرمویان لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین بە تاریخ و مێژووی ئیسلام. کۆمەڵێکیان وتیان ئەو کاتێک کە پێغەمبەر وحی بۆ دابەزی با بکەین بە تاریخی ئیسلام. کۆمەڵێکی تریان فەرمویان ئەو ڕۆژەی کە پێغەمبەر کۆچی کرد لە مەککەوە بۆ مەدینە بە ئەوە بکەین. ئیمامی عومەر ئەمەی سێمیانی بەدڵ بوو، چونکە فەرمووی بەڕاستی کۆچکردنی پێغەمبەر لە مەککەوە بۆ مەدینە حق فەرقیە بۆ بجیاوازیەک، فورقانێک لە بینی حەق و باتڵە، بۆیە ئەوەیان بەدڵ بوو، ئەوەیان کرد بە سەرەتای ساڵی ئیسلامەتی و مانگەکەیشیان گەڕانەوە بۆ مانگی محەڕەم، چونکە مانگی محەڕەم ئیتر سەرەتایەکە بۆ وەکو بڵێ خەڵک لە حەج بوونەتەوە و هەندێک مناسەباتی تریش پێشۆ، بۆیە محەڕەمیان یەکی محەڕەمیان کرد بە سەرەتای مانگەکە و سەرەتای ساڵەکەش. یەکی محەڕەم بوو بە سەرەتای ساڵی کۆچی و لەو ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کردووە بوو بە یەکەم ساڵ، یعنی ساڵی یەکەم. یعنی ئێستا دوای دوو ڕۆژی تر ئێمە ئەتوانین بڵێن 1438 ساڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە کۆچی کردووە بۆ مەدینە. جا ئەم تاریخ و بێژووە حەقە مسلمانان ئاگایان لێی بێ
و حق مسلمانان گرنگیشی پێ بدەن چونکە ئەمە تاریخ و مێژووی دینداریەتیانە خۆشەویستەکانم. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء